زهد شيء. فالزهد هو الإعراض عن الشيء لاستقلاله واحتقاره. الزهد فلان كالزاهدة. الزهد واتا بشتكدن لو شتيك نرخينية. وارتفاع الهمة عنه. إنسان برز بشخصيت بيخوي لو شتانا دا باريزي كالريزي تانية كحرمتي تانية كلا إخوة هيتش نرخيكي تانية كواتا إنساني مسلمان دبي أقدار بالزهد بريتيا لوي پشت لشتانێک بکەی کە نرخی نییە، حرامە، گوناه و تاوانە شتێکە. بەڵێ وارتفاع الهمة عنه. ئینسان دەبێت خۆی لەو شتانە پارێزەکە بێ ڕێزن، لای خوا هیچ قیمەتێکیان نییە. واتە کەسێک نەبێت دنیایی بێ. ئێمە ناڵی وازە دنیا بێنە، نەخێر. بەڵام قەت خوا پێغەمبەری خوا نەیفەرمووە سەڵ سەڵەم وازە دنیا بێنە، بەڵام فەرموویانە دنیا مەکەنە هۆکارێک بۆ بەدبەختی قیامەتە. دنیا مەکەنە هۆکارێک بۆ سەرکەشی و ملهوڕی خۆتان دوای لە قیامەت بڕن بۆ دۆزەخ. ئەگەر ئینسان نەیەتە دنیا و لە دنیادا نەژی چۆن بەهەشتی دەسەکەوێ؟ دەی بژی لە دنیادا بەڵام بۆ بەهەشت، بۆ ڕەزامەندی خوا. يقال شيء زهيد أي قليل حقير. ئەگە وتیان ئەم شتە زەهیدە واتە شتێکی بێنرخ و بێقیمەتە، هیچ نرخ و قیمەتێکی نییە. جا زوهدیش چییە؟ إمام يونس كريم ميسر رحمة إخواني بدا فرمي ليس الزهادة في الدنيا بتحريم الحلال. الزهد لدنيا دا أولنية شتي حلال لسر خود حرام كي. لو شخص برستكانا زيادة وشتانا هي أوانيك زيادة خليكي شخص برستين نخوا برستي تماشا دكي هندي كانت دلين فلان كس بيعرفي زور بتقوايا أو عند صلاة گۆشتی نەخواردووە. ئەمە تەقوا نییە. کەس لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە تەقواتر نییە گۆشتی خوارد، خواردنی خوارد. ئەو کەسانەی کە خوای گەورە قورئانە باسی کردوونە، هەتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕێگەی بۆ نەداوە خوای گەورە شتێکە حەڵال بێ لەسەر خۆی حرام کە ڕاستێک جارێ شتێکی پێت ناکەوێ ئەو جیاوازە. بەس ئەوە زوهد نییە. وەڵام من گۆشت ناخۆم بڵێن پیاوێکی زاهیدە، وەڵا کاکە چێشت ناخۆم با بڵێن زاهیدە. نەخێر، زوهد لەوان نییە. وەزوهد و تەقواش لەوان نییە کە شتێکی حرام حەڵاڵکەی بۆ خۆت، بچی مارود و پشت بخۆی. مارود و پشت تەقوا نییە، حرامە. حرام ئینسانی حرام بخوا مەکەی تەقوای تایە. وەڵام من مارە خۆت و پشت ئەخوا، شوشە ئەخوا، یخواردنی شوشە حرامە. ئێمە کەی زوهدە، ئەمە کەی تەقوایە، ئەمە کەی کەراماتە. ئینسان بچێ مارود و پشت بخوا، بڕوا شوشە بخوا، بڕوا دار و بەرد بخوا. کەواتە ئاگاداری خۆمان بین.